16 ساڵ بەسەر دەستپێکی یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی تێپەڕ دەبێت. کەناڵی ئاسمانی پەیام وەکو دەوترێت بە درێژایی تەمەنی کارکردنی بڵنگۆیەک بووە بۆ پاراستنی بەهاکان و مینبەرێکیش بووە بۆ دەنگە ناڕازیەکان و خەمی هەژاران. جێگری لقی سلێمانی یەکێتی کەمەندامانی کوردستان دەڵێ پەیام تاکە بڵنگۆ بووە کە دەنگی خۆیانی لێەوە با دەسەڵاتداران و سەرمایه‌داران بگەێنن. ئێمە وەکو کەمەندامان یەکێک میلۆ ڕێکخراوانی کە کەناڵی پامێکێک بۆ لەو کەناڵانی کە دایمە دەنگ و ڕەنگی ئەمە کەمەندامانی گەیاندووە بە دەسەڵات و گەیاندووە بە خێرخوازان و گەیاندووە بۆ کەسانە. بۆیە کەناڵی پەیام جێی دەستخۆشی عنی ئەم نەوع کەناڵانە حەقا پەرەی زیاتریان پێ بدرێ و پشتیوانیان بکرێت لە هەموو لایەنەکانەوە. بەڵێ یەکێک بۆ لەو ناو هەموو کەناڵەکانە تاکە مینبەر بۆ کە داواڕەوەکانی کەمەندامانی گەیاندووە بە دەسەڵات و بە خێرخوازان و بە هەموو ئەو لایەنانی کە پێویستەکە. پەیام دەواازەیەک بووە بۆ سەرجەم چین و توێژەکان بێ جیاوازی تا بۆ چوون و سەرنجەکانی خۆیان بگەێنن. هەمیشە کاری کردووە بە دوای ئەوە بووە ڕاستی و ڕاشکاوی لە بنەما سەرەکیەکانی کارکردنی بێت. سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانیش دان بەم ڕاستیەدا دەنێت. لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر جار هەم دانیشتن لەگەڵ ستافی پەیام هەم من سەردانیان دەکەم ئەوان سەردانەکەن. کەناڵێکی ڕازگوۆیە لە هەموو خۆشترەوەکەم ینی بە حڕێتی خۆمەم بە لە دڵمەوەڵێوەڵم کەناڵێکی ڕازگوۆیە ئەوەی کە ئیڵێت ئەو ئایدیایەکە هەیەی بێشاردنەوە بێ پێچووپەنا دوو ئەم کەناڵە ڕاستە مەسەلەن هەڵگری بیرێکی دیاری کراوە بەڵام لەگەڵەوەش توانیوێتی کە خەڵکی کەی لە دەرەوەی ئەو فیکرە بێنێت قسەی تیا بکەن و ئازاد بن تێیە. کەناڵی ئاسمانی پەیام هەڵگری دروشمی ڕاستی و ڕاشکاویە و هەڵیش دەدات بۆ ساڵی نوێی کارکردنی جیاوازتر کار بکات و دەنگ و ڕەنگی سەرجەم چین و توێژەکان بێت بێ جیاوازی و خزمەتکردنی کۆمەڵگا و بەگژاچوونەوەی گەندەڵی و دەرخستنی ڕاستیەکان بکاتە بنەمای کارکردنی ساڵانی ئایندەی. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.